هەڵبەتە زیادبوونی ڕێژەی جیابوونەوەی هاوسەران ئەگەڕێتەوە بۆ کۆمەڵێ هۆکار یەکێک لەو هۆکارە سەرەکیانە باری داراییە یاخود قەیرانی داراییە کە چەند ساڵێک بەرەوکی هەرێمی کوردستانی گرتبوو بەدەر لە قەیرانی دارایی زیادبوونی یاخود زاڵبوونی هەیمنەی کەلتوری وڵاتانی تر کە کەلتورێکی نامۆیە جیلی ئێستامان لەگەڵ جیلی پێش خۆمان بە تەمەنەکان کە بۆیان هەزم ناکرێت جیاوازیەک دروست هەبێت لە بینی ڕەتکردنەوە و قبولکردنی کەلتوری وڵاتانی تر هەم لە ڕێی دراماکان و هەم لە ڕێی ژمارەیەکی زۆر لەو کەسانەی لەو کوردانەی کە چوون بۆ دەرەوەی وڵات و هەر هۆکارێک لە هۆکارانە هۆکاری سەرەکین بۆ جیابوونەوە هەروەها پەروەردە غیابی پەروەردە یاخود کەموکوڕی پەروەردە هەم لە قوتابخانەکان و هەم لە خێزانەکان هۆکارێکی تری جیابوونەوەیە هۆکارێکی تریەوەیە کە ئێمە ڕۆڵەیەک ئەخەینە کۆمەلگاکەمانەوە تەنها بە خێوی ئەکەین بەڵام پەروەردەیەکی ڕۆحی ناکەین.